بەناوی خوای گەورە و میهرەبان ئێمە کۆنجمەندی سۆرانی کۆمەڵی ئیسلامی کوردستان بە هاوکاری چەند خێرخوازێک توانیمان ئەو ساڵیش لە جەژنی قوربانی پیرۆز کەلوپەلی خۆراک و خواردەمنی بۆ ژمارەی نزیکەی 50 خانەوادە لە داکێتیم و هەژار ئامادە بکەین کە بە بۆنەی هاتنی جەژنی قوربانی پیرۆز. ئەمە لێرەوە زۆر سوپاسی ئەو ڕێکخرا و ئەو کۆمپانیا و شەریکانەکەن کە هاوکارن بە پارە بە جلوبەرێک بە خواردەمەنی بۆ دڵخۆشکردنی ئەو منداڵانەی بێباوک. لێرەوەشەوە دووبارە و سێبارە داواکارین لەو ڕێکخراوانە لەو خێرخوازانە بە پارە بە جلوبەرێک بە خواردەمەنی بە هەرچی لە دەستیان دێ هاوکارمان بن بۆ ئەوەی لە ڕۆژی دوایشدا ببن بە جیرانی پێغمبەری عەلەیهی سەڵات وسەلام بە ئەو کۆمەڵە منداڵێکە لەلامانە نزیکەی 120 منداڵە دڵخۆشیانەکەن بە تایبەت لە جێژنە و لە مناسەبەکان دووبارە و سێبارە بەخێر بێن سەرچاوە.